نەبوونی سایلۆ جوتیارانی قەزای شارەزووری ناچار کردووە دوای دوورینەوەی بەرهەمەکانیان ئەم بەرهەمە ئاڵتوونیە لەسەر شەقامە گشتیەکانی شارۆچکەکەیان ڕۆبکەن. سەرەڕای دروستکردنی ئاستەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیان مەترسی پیسبوون و خەساربوونی بەرهەمەکەش دەکرێت ئەگەر بێت و لە ئاژەڵی ماڵی و بێلانە نەپارێزرێت. سەرۆکی شارەوانی قەزاکە مژدە بە جوتیارانی سنوورەکە دەدات لە ئایندەیەکی نزیکدا سەنتەرێکی وەرگرتنی گەنم دروست دەکرێت و پاش کۆکردنەوەی بەرهەمی جوتیاران لەو مەیدانەدا گەنمەکان ڕەوانەی سایلۆکان دەکرێت. بە خۆشحاڵی و حکوومەت یاران بڕی 500 میلیۆن دیناری تەرخان کردو بە دروستکردنی سایلۆیە کە بریتە لە وەرگرتن و بارکردن کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنیان چەند کێشەیەکی بچووکی بۆ هاتووەتە ڕێ. لەم ڕۆژانە کێشە بچووکەکەی چارەسەرەبی و کۆمپانیای قەندیل دەست بە ئیشەکە بە تاوبوونی و سایلۆ تا ڕادێکی زۆر ئەو گرفتە چارەسەرەبی و کێشەی ڕۆکردنی دانێوەڵە لەسەر شەقامەکان چارەسەر بێتوانن جوتیارەکان بیبەن لەوێ بەروبوومەکانیان دانێن تا ئەو کاتێک کە ساغە بێتەوە. جێگیری بەڕێوەبەری کشتوکاڵی شارەزوور داوا لە جوتیاران دەکات دوای دوورینەوەی بەرهەمەکانیان ڕاستەوخۆڕ و لە سایلۆکان بکەن بەو پێی پێچەوانەی ساڵانی ڕابردوو. لە ئێستادا سایلۆکان زووتر پێشوازی لە بەرهەمەکان دەکەن. ئەم گەرمانە تەمانی جوتیارانی سنووریش قەزای شارەزوورە کە ئێستا کۆ کراوەتەوە دروێ نەکراوە لەسەر ئەم ڕاستە جادانەدا نراون بۆی ڕادەسی سایلۆکانی بکەن. لەبەری کاتی سایلۆ ئەکسە کراوەتەوە بەردەوام سایلۆ بەردەوام لە ئیشایە ڕۆژانە جوتیار ئەتوانێت بۆ ڕۆژەی کە گەرمەکەی بارەکاتوان ڕۆژ تەسلیمی سایلۆی بکات. ئەمەش تەنها کۆمەڵە جوتیار ماونەتەوە یا بەرهەمی تریان هەیە کۆیەکەنەوە بەتەمان کۆی بکەنەوە ڕادەسی بکەن و یا چاوەڕوانی بار هەڵگرێکن ئەو بار هەڵگرانە کە بۆیان بارەکەن لەسەر ئەوە ماونەتەوە هێنا ئیمساڵ بە عام شتێکی سایلۆ هەم باشە هەم بۆ جوتیارەکان هەم سوودێکی باشی بۆ ئەم داکردنی گەرمەکانیان. جوتیاران بە مەبەستی پەکنەخستنی بەرهەمەکانیان لە بەردەم سایلۆکان و خەرج نەکردنی تیەچووی دیکە ئامادەنین گەرمەکانیان لە بار هەڵگردا و لە بەردەم سایلۆکاندا بهێڵنەوە. بۆیە باشترین شوێن کە بێبەرامبەر و بێخەرجی بێت و گەرمەکانیانی لێڕۆ بکەن شەقامە گشتیەکانە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.